زور بخیراتنی کردستان 24 کم علای ما خوزای ما و جیانا ما دشتو شاهین ترنگین کچن ما کردان گلک جوان کاری خو کردیه کچکان و کورکان لهمو ولاتکان بشدار بونه لگل من Und ich habe gemerkt, wir haben auch gleiche, wir haben auch so gleiche. گلک گرمه بجا خوی آدایه جمشيدم روجك النول عزمان بابل بحرم رستم دسنگا ديوان ده آگره آزادی مل برجنین و واحد بم آلا برخدان ملکیان مدیادت جاره پنکاوه گلک جوان و مازنه مبخوشی گلک حشکر اللي باجره جرنج ألمانيا كوكولن والكولن جي ما شاء الله السنة جاني في جي أمريكا لي برنياس لهمي دنياه دست خوش بفي بروجي سوي جوان كاكر دلان كي بيراب وأجر چنه سبب چنه وبوش أمريكا أهنجك بفي شوي وصاي كواليتي ومازن هوا أنجام ده لكولن دست بکی دا دما و باش گلکی سپاس بو میدیای کی رو از گلک راگاندن این کردی وردی بینم به پروژه نتوی او پروژه کو دمک ام لسر کار دکن وکی کنفدراسیون انجمن هماهنگی بکاران هزا نرم لدری دور هاو کو بکن هند زانن آلمانیا دا گلک کردنه بیتل 2 میلیون کرد بگشتی از کارم بیجم نزدیک 4-5 میلیون کرد لدروهنه کردستانه که لدروه او هزا نرمیا کردستانی دوی بر خستم بکه کردستانه لغریبیه هیا پرچه که کردستانه یعنی کارم بیجم 4 میلیون خود دولته که اف دولتا او هزا سیویل یک به ناو کردستانه به ناو خطه که نتوایی بو بزاورزگاری خازیا کردستانی دبی بخوته دبی همو خطه دا جیب برن و دونین اپورا ایرو همو گنجن دوان گنجن کو براستی بسالان نابجم دنا کوکی دتا گیرکرین ولاتن کو ایرو ام بندس کرنه به همو آوای دخوازین کردا جهف دور بکن ام همو به هفرا کردستانین یک ملتن یک ولات ما هي وج کردستانه دروا دبي ام بن آلا کردستانی دا دوره هف کن بن تا بقاربن او پلانین کو دجمن بسالانه لسر مد دومینن راوستن و رسوا بکن همو پارتین کردستانی همو کردستانی نه کردن دوی بتفاقه ملی لدروا جبو دوزانتوی بخوتن آرمان جامع مزن اوکو مؤسسات مدنی ببن ملک کردستانی ببن ملک نتوا کرد نک ببن ملک لایانک و آلیکی شوقا دکتر نوریمه لكوتشكري كل ما سيد رزامة عنيام مجوكا لقراخين منظر تفنقا ملي سمكومة دبر رقم قاضي محمد طوفي روجيمة دجايسم لميدانا چارچرا مشامل مصطفى ما دكتنو رابوري دا بجيامة
از هومه گوری دوی رومه چند پیل هاتنه از نشومه و ناچم از لشین شاهی لگرین کن حشک و نرمیه سار و گرمی الحنبه زکتینم به دست برینا خود کوینم به دست دن دست بالا رنگین مله گووند دهشینم شانو آلای ما و شانازیه ابرکم شانازی و سرمه وی آلای بلنده و ام کیوه بچینم کرد وی ولاتینه ئالایە مە خۆزایە مە و ژیانامەیە هەگەرم لێ بنێرن ڕۆژ بنگەه ناوەند چەقە و ئەگەرم لێ بنێرن خۆزا ئەگەرم لێ بنێرن پاقژی و هەگەر ئەم لێ برێژنژی مەخوێنش بۆ وی ئالا و وی وڵاتی و وێ ژیانێدایە ئەس دەبینم کەسێن خۆسەر کەسێن سەر بخوا و کەسێن وڵات پەروەر ئەم کۆمەک ژ فەئاین یان ژ سازی و ڕێکخراوێن سەر بخوا ئەم کۆم بووینە و ڕۆژ بڕۆژەم لەبەر خۆدن چالاکیên باش لڤێن باش ئەم کارە بن بنگەهەکە ڕەنگین ئاوا بکن ئەم کارە بن گەلێ خوا کۆمی سەریەک بکن ئیدی بە هەر چالاکێک بێ ئەف یەک ژوان چالاکیانە و سەدان چالاکی دیژێمێ بەردەوام بکن. کاکی ابراهیم هستی اوه چیه و مرمه هوا چی بو ابروکه هین وی پروژه سای جوان انکو به چالاکی آسا مازنا برفره این پیشکشی خلقی بکن پێشەکی زۆر بە خێراتنی کوردستان 24ەکەم کە لە هەر جێک لەگەڵ ملەتی خۆ هەیە ئێمە ئەو بەرنامەی کە ئەمڕۆ پێکمان هێناوە لە ڕاستیا وەکو ئەنجومەنی هەماهەنگی و هەموو ڕێکخراوە کوردیەکان مەدەنی تەڤیەک کە ئێمە بە یەک چاو سەیری هەموو پارچەکانی کوردستانەکەین سەیری هەموو ئەدیانەکانەکەین بۆ ئێمە هەمویان وەکو یەکە دیرۆکێکی گەلێک کۆنمان هەیە کە ئێمە توانیمانە لەگەڵ ئەدیانە جۆرە و جۆرەکان پێکەوە ژیان بکەین پێکەوە وڵات بەڕێوە ببین ئەمە جوانی گەلی کورد لە هەموو دینەکانی جۆرە و جۆرە ئەوەی کە بینیمان لەسەر سەکۆ زیدی هەبوو مەلا هەبوو کەلهۆر هەبوو یعنی هەموو تیرەکان و ئەدیانەکانی کورد لەوێ هەبوو بەبێ فەرق و جیاوازی لەگەڵ یەک کارەکەین بۆ نیشتمان بۆ سەرکەوتنی وڵاتەکەمان چەند مرۆڤ لێرە حاضر بوون تقریبا نزیکا چەندە وڵا ئەس باوەڕم وابزانم دەوری زیاتر لە 1000-2000 نەفەر زیاتر بەشدار سەراهی نینە یاشمەوە لە ئەوروپایە تو هەندە مرۆڤە کۆم بکەی چاو بوو چاوە نەبوو یعنی زەحمەتە تۆزێک زەحمەتە ئاسانیە ئۆرغانیزەکردنی ئەم بەرنامەیە لە ڕاستیە ئێمە زیاتر لە 3 مانگە خەریکین بەڵام بوونی هەڵویستێکی نەتەوەی و نیشتمانی وەکو کوردستان یەک ملەت یەک وڵات یەک کوردستان ئەوە هەموو ئێمە لە دەوری یەک کۆکردەوە ئەوە زۆرە گەلێک سپاس کاکی ابراهیم شەشخرا جوانتر هەندێک کچا بینی جلێ ڕۆژ ئاڤایل بەر هەندێکا دەبینی باکۆر هەندێکا دەبینی جلێوانی باشوورە زەڵامژی هەروەسا هونەرمەندێک سترانە خۆبدوماییتی تەمیە دەستات قوتن یعنی گەرمن ئەف گەرمەتیانێ لە ئەوروپا بەرکی گەلێک زەحمەت مابیتن قوربانە سەرێتەوم کاچێ کارە مازێکیش دەمن مازێک چەندم کەیفە بە دڵێ خۆشە گەلێک گەرمە بجا خۆی ئادایێ فەرقی کوردی کۆچەری و دێهات و شاری بۆ نییە فەرقی کوردی دەشتەکی و ناوشاخ و داری بۆ نییە هەر کەسێ فەرقی بکات هیچ ئێعتیباری بۆ نییە شایەقم من بۆ ئەوەی کوردان لەگەڵ یەک بن هەموو کچن ما کردان گلک جوان کاری خود کردیه اگر این دبینن جی شی ما خطوره بلا انتوات خوب کن انتوات بکن بلا گلک باشه شی ما دست خوش بوده سورانی قصه بگم من کرمانجی هم بادینی والله من سورانی قصه اکم زور باشه چونی قصه اکم قصه خانقینی اکم ای ماشاءالله گلک باشه تو دیزاینری بله امرو کی بجداره لگل تو و چی چالاکیک تن هب امرو والله امرو بجدار بوم به گروپا کما گروپی شما دیزاینز
کچ کوڕەوە بە هەڵپەرکەی کوردی نمایشی جلی کوردیمان کرد بە ناوی گروپەکەم شەمە دەزان کچەکان و کوڕەکان لە هەموو وڵاتەکان بەشدار بوون لەگەڵمان ئەوە زۆر جوان بۆ ئەزەربیجان لەگەڵمانە لە تورکیا لە ئەزەربایجان بەڵێ ئەزەربیجان لەگەڵمانە ئەم کوڕە عەرەبە بس جلكيت كرديكي نبرخو الليلي رايك شو حبيت هذه الملابس ولا لا؟ اول مره البسها ايه وكلش عجبتني. بس انت لما رحت بين الناس هلا انت عم تجي لهون الناس عم يشوفونك شو لاحظت اكثر شيء؟ لاحظت يعني الكردي اللي يشوفني يبتسم. الكردي اللي والالماني يعني ياخذ نظره ويمكن يبتسم. ايه بس يعني شويه غريبه مو؟ بس شوي مريحه كمان. بالاجواء مالتنا كلها بهجه كلها فرحه كلها محبه وكلنا بشر يعني كلنا من النهايه. ما شاء الله ما شاء الله بسم الله. قال يا باشا شيماء زحمتها كردك نك كرد بيت جلو برجي كردي لبرخوبك تو رازي بكي. والله امان من يكجر بك علانه كم دانا ركلامه كم دانا خويان زور بيان خوش بو خويان هاتم بولا من امان اويما باش دار بلا قلدان امان زور بيم خوشا لو ولاتي كتير وك عربه هالفرقي خو ما نازاني تقاليد دو فلكلوري خو ما نازاني بلام فير بلا قل ما مانكي كبروفا اكين الحمد لله مشتك بجواني او كتا اوي ازري شلون دعوات ازاني شلون دازاني والله ما نازاني جواز ابا ازريه وسخت هجني دعوات كرداش من لو درت you speak Deutschland. You like this Kurdish culture or no? Ja, ich denke so wegen meiner Freundinnen und ich denke, wir sind wie eine Hand und verschiedene Finger. Unsere Kultur ist gleich Nationalität. Auch ich mag eigentlich kurdische Nationalität. Das ist Design von Shema, ja? Ja, das Design von Shema, das gefällt mir sehr. Und ich habe gemerkt, wir haben auch gleiche, wir haben auch so gleiche. ياو كيفا من فرهاد يرو ام كرد هم لفرن دلواجي وخشبك دلمن بله ام گلک کیف خوشم دست بکی دست پاسیا کانال وقت کم راستی ایرو الویدی آماده بونج هر چهار هیلن کردستان به پرسگریک و هویدارن گم دلواجی به ما چستران خوش ور آماده کرنا گلک باش بو دمان لسه تيجي براسي جوا سك جوان پیشکش کرد دست هوا خوش بر هیچ کیجان باجری دیمینن اول من علی ازل علی زوسمه اول من جی علی کره ده تو باجری بلی دور اللي بره بله هاتن كيف خوشن قالك كنا منا هنا لدور هاتنا جي چار ولات اللي بره دور دره لهاتنا جويكو كيف وانا تشتي كردستان پیشکش دکر وانا او راست اما مراد دخوازه که ام علی هر چهار پرچه کردستان امیرو گشمونه یک باکور باش روشلات روجا ام گشورو یکن ام هاتنا باهف او امشي 3-4 ساعت ام هاتنا ما بيات تشتكنينا براسيجي بيدافن قالك جوانن يعني دو گنجن قالك كارك جوان جلس استي جوان پیشکش كر افكسن حاضر جي قالك هاتنا گونجان دي قالوان يعني براسيجي داس قطانه هابو كيف وانجا براسيجي داس خوش بو چاوي مني قالك سباس فرد دريجه لا عارف خد يا چند مدي تو يا والله قامم دريجين ايوكنا اجاز ندريجه انا از ند والله حد قام قبل لا والله بس نبالا ماجي باشا اسرم سلبر زور سباس هميك كان كراسن كردي لبرن لدود ماما ما افريكا خاك بجنبا خاك معنا بله خوش خاك انت جوان السما ما شاء الله سما تشكو دري از خلک روشلاتم ما شاء الله سما بوشتف جلال بجارتن ابرو اب ایرو روز که تایبت همو کرده مجبورن میشه هست کر از جلی خوی کردی برکم جلی کردی ما ناسناوه منه هر تم حظکم به جلی خوی کردی لگل دنگ خو رنگ خود درکبم گله باشه تنابه باجری خوب من نگو کی جان باجری از خلک دوری ورمیه لی خویمم ای ماشاءالله زور سپاس بوده کیفامه بهات همیا کراس کردی کی نبرخوابه بدا بزم بسمام نه بزم دوتمام زور سپاس نه امجنن هر تم بجنان بونا خوام دلخوشن ای وید کم روز کوره او جنه مملکتم ولات منی جب کار بندنگ خدا خان لهم برزل مزوره بدنگ نبن
كردستاني بستين ولا تمن أمي عمو بخوين كردستاني بستين أمي عمو بخوين ولا تمن كردستاني بستين ولا تمن ولا تمن ولا تمن كاك افشار امريكا بجلو برگن کردین جوان و آلا کردستان دانا سر ملت خو باروی گرانه ماشاءالله بارته گرانه امریکا گلش پس تو هولندا هاتین بله از هولندا هاتم از وکو پشتیوانی لفستیوالی نتوی لکولن وکو کردانی هولندا کۆمەڵی دۆستایەتی کورد و هۆڵندی پشتیوانی ئەو فستیواڵە کردینە ji بۆ چەند و کولتور کوردی و هەم بۆ پشتیوانی لە خەباتی نەتەوەی کورد. دبینی ئەف وڵاتە بنە وڵاتت ما ڕۆژێک ژۆژان. ئەگەر ئێمە یەک بین ئەگە بە کورتی جوابی جەنابێت بدەم ئەگەر یەک بین ئەگەر ئیخانەت نەبێت لە ناو کووردا 100% دەبین وڵات. دەبێت حیزبایەتی نەکەین لێرە. دەبێت کوردایەتی بکەین. ئەگەر کوردایەتی بکەین دەکارین جالیە کوردی ڕەوەندی کوردستانی مەزن بکەین کوردستانی بین. کوردستانی بین. تا کوردستانی نەبین ڕەوەندی کوردستانی نەمەزن دەبێت بەڕاستی. مخابن دەبێت بێژم مخابن بەڕاستی. پاشی ئەوەی لە باشووری کوردستان ڕوویدا ئیخانەتی 16 ئۆکتۆبر ئەف یەکبوونی کورد هێدی کێم بووە بەڕاستی. دەبێت هەوڵ بدەین ئەو کوردانەی کە نەتەوەین سەربەخۆ خوازن ئەو کوردانەی کە دەخوازن کو وڵاتی ئەوان چێ بێ دەبێت هەبوو یەک بگرین. حزبێتین سیاسی ئەو مشکلاتە نەینەت ناوا کوردستانیاندا. 100% وایە خەڵکی ئوروپیش حزبایەتی جێ ئێمە قبول ناکەن. دەبێژی ئەس فلان حزبم بچ خۆیان دوور دەگرن لە ئینسان. ئەگەر ئەو ئاڵا جەم ئێمە نەبێ ئەو ئاڵەیە کە پێشەوا قازی محەممەد و مەلا مستەفای نەمر دەستی خۆیان گرتنە ئەو ئاڵایە کە لە کۆماری کوردستان و کۆماری ئەرارات چێبووە ئەگەر هەموو باوەڕمان بۆ ئاڵایە بێت باوەڕی تا هەبێت زۆر بە باشی دەکەین ڕەوەندی کوردستانی لە دەروێ وڵات باش چێ بکەین. گەلێک جوان ژلای مامۆستای بۆ من هاتە گوتن لەوان وڵاتاندا دەمات زانن کۆمەڵەکە یان سنتەرەکە یان جهەکە کودی کاری حزبایەتی ئەنی سیاسیەتەکردن ئەوی دەمی هۆڵندی و عالەمە وارە خوشتە دیرتکەن. زۆر سپاس بۆتە زۆر سپاس بۆتە. سپاس بۆ کوردستان 24 کە لە هەموو ئەو شغڵانەی کە شغڵی نەتەوەیە بەشدار دەبن و هاریکاری دەکەن. گەلێ سپاس. گەلێک هەڤڵات نیاسم هایستانە پەریخانە کوڕی پەریە لە پەریخان دیت لە ئەمریکا لە ئاهەنگی کا مازندا هینۆکۆ دیزاین کارێک درینە جلۆبەرگێن ئافرەتان دکەن. دیوەت چاڵێکی هەبیتن پەریخان. بەڵێ ئەوڕۆ لە جەژنەڤاڵی کوردی وەکو پەری دیزاینز بەشداریم کردیا. هەندێک جلگی کوردیم ئامادە کردیا وەکو ئاڵای کوردستان جوان گەلێک جوانە ئەس زۆر شارازانیم لە جلوبەرگی ئافرەتان بەڵام جوانە ینی ڕاستیش گەلێک جوانە ستایلی ئاڵای کوردستانە ئەوەشیان یعنی تقریبا وەکو دیزایانی پیاوانە و لەگەر جەمەدانی و تەنسیقی و فۆل کوردەواری و شتێکی ژنێک ژنکردمەژی گەلێک ڕاست شارازانە و شتێک غەریب بکەن ڕاستیژی جانە گەلێک باشە چەند بەشدار بن چەند مۆدل گەلتە بەشدارن 5 نەفەرن ئێستا چەندانە گومبەستنەیان توانی هەمویان بێن دووە چاڵکێکە جوان هەبیتن سەستیجی جلکن کوردیم نیشا خەلکی دەن چووکابل بێرێ حاضر نەبەس کوردن گەلێک ئەڵمان حاضرن عەرەب تێدا حاضرن ئەنی خەڵی گەلێکی هاتی چاستێکی جوانە مامۆستا لای تۆ دەیبینی هەموو کوردەکانی هە چوار پارچە لێرە حاضر بووینە بێ جیاوازی. لە ڕاستیدا کورد یەک نەتەوەیە کوردستان یەک کوردستانە دیارە هەندێک جیاوازی بەهۆی حزبایەتی و هەندێک هەستیاری دروست بووە کە ئەوە شتێکی باش نییە ئێمە یەک نەتەوەین ئەبێ بۆ بەرژەوەندیە نەتەوەیەکانمان هەوڵ بدەین خۆشە ئەم جۆرە هەنگانە دروستە بێت لە دەرەوەی وڵات هەم کوردانی پێشاد دەبنەوە هەم بە خەڵکی بیانی پیشان ئەدەین کە ئێمە کولتورێکی ئاوا جوانمانەیە ئێمە هەر شەڕمان نییە تێک ئێمە کولتورێکی ئاوا جوانیشمان هەیە بۆ لۆبی کوردی هونەر زۆر گرنگە کە تۆ لە ئەوروپا هەوڵ بدەیت لۆبێکی کوردی دروست بکەیت کولتورەکەی خۆت نیشانی هەموو میلەتانی دنیا بدەیت زۆر گرنگە ئەمڕۆ زۆر خۆشحاڵم کە کوردستانیان لە زۆربەی وڵاتانی دەوروبەرەوە هاتوون کە من بتوانم چەند گۆرانی و سرودێکیان پێشکەش کەمەوە جێگەی خۆشحاڵیە بۆ
شي جرمه استانورو راست استغزور جرمه نرو سستيجي دي جلا جرمه ارو اما امن می پشارو کلنو اولاتو آلمانی گردو کردکا پیوره یک گرتین می یک دستین می یک رنگین می یک زوانین می یک کلامین می جلکن کردی گلای بزناتتن ماما گلای جوان دیار دبی نافذة چه نافذة هيبة نافذة گلای که جوان و جوازه ام ساعت 8 صباح رابون ای مالا من شما بو ام زول فيدا كي بين ام حاضر بكر ام بين فيدا كي او ام ببسطن داي بابين باش زارين باش چه دكن والله مساعد ششه سبيد خو جاهز كرند الا مهارن ماما دي كانوا معصيها يا ماما اتنا علوا اسد ساعات ششه راض جبو زارو که ما عادت و تقالید خابر نکن زمان خابر نکن چند خابر نکن هنر خابر نکن ولات خابر نکن ورا جانا مورا افكرها كيتشا افكرها كيتشا نكه افكرها يان كيتشا كيتشا تقاشريني ما شاء الله كان كيفاتات امريكا كردها هميا لجاي دبيني او جاي جرين بيت بونو منا لدف كنيسه كولن هنگه قام مازن بگیرن پلیسن آلمانان همی هاتینا بریم ما پارزن دا کار که آریشه چه نبن اتن گوا هنه بو ما کردا چند جا گیرن وزارت والله اینی برگیا ام کانالا بیچاره و اسپاس دکن و نفرتا دامه تشتکی کرد لکوهبن لحر درکی باشه ام گرک برگیا یکیتیا خود چکن ام جابده حزب کن ام در بکن نا مثلا اشترى اوینم ارتم لكردستان تليفونا مكرن اشم داوكي اشم داوت استفاله قمازن لورابو ام چار پرشا كردستان ام غاندن هفده فلكلور چار پرشا كردستان عادات و تقاليد كردا ام گشتن هفده جي سر بلنديه ام جوار رازينه وبجي كرد وكردستان بجي سروق مسعود برزاني ضروري ما كردا آلای كردستان سر ملوان بو جلي كردي لبربو متقوتا بابي وانا وديا وانا ديكو بابن باش زارين باش چه دكن ايوه طبي نا مثلا مرب علم اخو هي مرب آلا رنگی هي نا دیا خلکه نا به دیا مرا آلا رنگی دیا مه باب مه گتشتی مه گله گله سپاس بودا هات نتا بوم گله گرنگ بو گلک افریکا لکولن گله گرم بو ل ماموستا او جلتوش از اتم وارد اما گله گرم من افجله لجبر کو يد ما كردانه جلي از باش اد جروب ارمانج عفرين دامه البين سال الكردستان يجيبهم وشي استفاد الكردستان دبين تليفون مدكن از درم هذا جلي كيش دبري هذا جلي عفرين تيبتي عفرين تيبتي عفرين عفرين تيبتي الله الله بس قال جوانا ما شاء الله واللي تجي داغتريه واللي تجي كومبلويا بارتكرنا نتويا كل دبين دروشما يك نتويا يك ولات الهجبيا نهار البرلمانية عراقي هم تداعي وإزيدي وتنتويا كجودان بناصرن أرمان جاويد استشتري أو وإزيدي هم جكوك أخويا كردستاني فقطيلن وملتنا زيتاتر باچركن أم هولدانن بفي رنگيين جدا كرن عزازا لك إزيدي علوي وغوران هورامي جنتويا كرد بينن أم في بروجي بيگو من شرمزار دكن ايش بلك خو جلو بلغي ماي كردان ام شانازي بيت بين لين سازا ما وبغلما ما ودفا ما كردان بزقا ما داين بدا للجيهاني اما زور كيف خوش من امره كاوات شالكتيك تان هبو لسستيجا كام با کردی با بینریش بزنن اما کرده کان امرو جناب تان چیزام پیشکش کرد و امرو چستیک بودن درست بو اما همون لیره اینا کرمانجی بادینی سازاکی هورامانی سورانی همون لیره حاضر بوین به اوی کو اما فلان حزبك يعني فلان حزبك اما سپاسی کانال جوانا قد انا كاين اما قرار استبشنا سر استيج بس مقطع دف مان لدا بو برادران وكو يارمتي گروپی اما گروپی یارسان پیشن بناوی گروپی یارسان دالهوی دانمارک او سازی تنبورا زور مقدس للا یارسانی کان بس سازی دفو لقلی ام گروپ جوانا کاک فرامرز 30 سال تنبور لیدات گوره گروپ غمانا لقلی دادا فوزیا بدنگ
خاتو بەنەفشە بە دەنگ کاک ئارش بە تەمبور کاکاوە بە تەمبور منیش بەدەف زۆر پێمان خۆشە کە ئەمڕۆژ لێرە ئەم فستیڤاڵە ئێمە شرکەتمان کردووە بێ جیاوازی هەموو کوردەکانە بینی کوردی ئێران بێت کوردی عێراق بێت تورکیە بێت سووریە بێت نازانم هەمووی پێکەوە بە نۆبەتی خۆی شوادە سەرەوە و بە جلوبەرگی کوردی و بە تەقالیدی خۆیان ئەوەیەکیانە هەیە پێشکەشی جەماوەریکردن ئەگەر شتێکیان هەیە بۆ نمونە جەنابەت 30 ساڵە یەکێک لە موزیکژانانی کە بەرنیاسی بۆت وەکو موزیکژان کامان خۆشترە والله ئێمە فەرقێکی نییە سوورانی بی هەورامی گورویانم چونکە تەمبورمان سازێکی ئەسڵ بنەڕەت کوردیە یعنی سازت ئەسڵ کوردی تەمبورە تەمبور ستار تارەمان لە تەمبوراتە تەمبوری بنەڕەتی کوردیە و بەد هەموو ئاهەنگەکان و هەموو ملودیەکانێکیشی لە کوردیە ئەوە ڕایمە افتخارێکە کە هەمیشە لە جەم کوردەکان خۆمان بەرنامە ئیجرا بکەین بەرنامە بۆ نمونە هەکەر کەسێک ئێستا من دعوەتی بکات بە خواردن ڕێگای 2 ساعت من ناڕۆم وایە بەڵام ئەگەر وەکو ئێوە تیپێکی گەورە یعنی داوای ئێوە بکەن بڵێن وەرە لێرە شتێکمان هەیە بۆ کوردان يعني بالكم 10 ساعات 20 ساعات 13 ساعات للرقاوي 3 ساعات 13 ساعات 13 ساعات 13 زوره ونيا يعني چونکە خوين گەرمین ئەوە چۆن هەستێکی سۆی جوان بۆ ئێوە پەیدا دەبیت کە 13 ساعات بێنە جێگایەکی وا شتێکی پێشکەش بکەن والله ئیمە باعث افتخارمانە کە لەی جەمە کوردە لە جەم بیمن و خەیلی دووستیری من دامە بیمن و باعث افتخارە ڕێیمە gelek spas bu hava pengave gelek جوان با لتش خرا جوانتر حواله کامeraman yani eğer tu veke çelises cadde bibini tu de biji Almanya, Swediya, Danimarkiya le Clobergi Kurdi bista her style xo hela bazerki Kurdi elber gelek جوانه دست خوش بهوا میاد شتێک بگین سپاس دانەکەین ئەوە ئێمە بە یارستانیەکان دەڵێن ئێمە بە ناسنامەی کورد دەناسین 5000 ساڵ عمری هەیە بڕێکەژێ 7000 ساڵ بڕێ 5000 ساڵ یعنی بە کوردی خۆمان ماینەسۆ بە جلوبەرگی خۆمان ماینەسۆ بژی کورد بژی کوردستان ئینشاڵڵا هەر دەیمینین وا دەست خۆش بووەوە ئەش هەوە هەردووکە خەڵەتترن بۆچی؟ چونکە من جلگت کوردی نەکی نەبەر ئەم ژواسە من نەبووم برا وەخێرە پەیداکەن وڵا ئەڵمانیا نەک زەحمەتە یعنی ئەم نەش پەیدا ئەم خەڵەتینیان نە تقریبا بێشە برا خەڵەتینیان نە والله خلاص ما جرقت كردي كبانا برخو بيجي خالتي خيرين بس بام تشبكي الناس خربان مجبورين داس ما نهيتنا قال لك باشا ابركام هميل بيري حاضر بوين تشتك بيتك كرم بكردا هميا تو بتشاوري بحسي حزبانا كانوا بحسي كسينا كانوا تني ام كورد همي بحسي خوب كانوا ام كرد راسي بيجن واكيد بيجن يعني مروف مثلا حزبه وتشتي وصانا كنا موضوعي ده مروف همي بنافي كرديني باغفت بو ازاديه كردان مثلا بو جنين كردا بو اف انفال بسري مثلا ازديا هاتي بسري كردا هاتين اب تشتنا خوش يعني بوتشي من في ولاتنا بوتشي بلا مش الولات خوابان امجي ازاد بان وك انسان اجيا ولات المجفره خوشتنين الماء طبعا والله بريا جانا بس بو هي ذاك بيسروجا بس والله ولات ما خوشتن جبارات انا راسا قال خوشتر كردستان خاص كردستان عراقي قال بس دلاش منامين اس پشیمان بوم من چاپ گفتم گل هوا گیری جوکت کردیل براولین یا چه مانه واکید بیجن جرابه ان شاء الله ما جرابه قال اسپاس